فەرموو کاک برزەجان فەرموو پرسیارەکەت بکە. سلام علیکم. تا ئێستا قسەم لەگە مامۆستا ئاینی نەکردەوە یەکەم جارمە لە هەموو ژیانم. مامۆستا جێتان لێبوو کە ڕەسامم تەمەنم 40 ساڵیشە، مناڵشم گەورەیە تقریبان 16 ساڵە و لە شەقڵاوەش دانیشم هەتا ئێستا نوێژ و ڕۆژیشم نەگرتووە. ئارێ وەڵام مامۆستا ئەوە ڕەمەزان هاتۆتە پێشەوە و دایکم و کەسوکار و خەڵکەکی زۆر پەمووە نووساوە بە قسەی وان. من چکە من لە ئاینی هیچ شارەزانیم چکە نزیک نەبوومەتەوە. مامۆستا با من دەڵێن ئەو زۆر شتم بۆ دێنەوە ڕسم حەرامە ئۆشتانە. باشە من جیرانێکی خۆم مامۆستایە ڕێم لێگر بەخوا بەستت پێرێ ڕێم لێگر گوتم مامۆستا تۆ مامۆستای ئاینیت گوتم وەرە ئاەتێکەیە کە ڕسم ئەوە بێ گوتی نا هیچ ئاەتێکی فەرمی لەسەر ئەم بابەتە نییە بەس لەسەر پەیکەر و کاتی قەدیم ئەو شتانە هەبووە دەمەوێت ڕوونکردنەوەم بۆ بدەن ئێوە. من زیاتر لە قسەکانی وی حاڵی نەبووم باسی زۆر شتی بۆ کردم ئەوە وەختی خۆی پەرستیانە و پەیکەریان پەرستیەوە ئەو شتانیان کردووە و برزۆگیان بەخێر بێ سەر هەردوو چاومبۆ لایبەکەمان و ئێمە لە خزمەتی جەنابتاین خی گەورە پلەپایەت بەرز کاتەوە یا ڕەبی و وات پێ بکا کە ئینشاء الله هەم نوێژ و هەم تاعات و هەم علیکم ورحمة الله وبركاته. کاکاری بەخێرێ مامۆساش قسە دەکا ئەوەش کوڕە پورمە چای ماچەکەم هەڵە پرزای یەکی مامۆستا خی گەورە بتان پارێزی یا ڕەبی خوا لە یەکتان نەکایەوە. برا شرینەکەم برزۆگیان تۆ ئێستا بۆ مەشغوڵی ئەوەی جارێکان ڕسم مەسەلەی حکمی ڕسم ئەم شتانە ئەوە هیچ کێشە نییە. یعنی ئێستا کێشە ئەوەیە جەنابەت پێویستە دەستکەیتە نوێژەکانت و ڕەمەزان نزیکە و ئەوە زۆر گرنگە. یعنی ئێمە بڕێشت هەیە ئەساسیاتی ئێستا بۆ نمونە من ئەمەوێ خانوویەک دروستکەم لەکوێ دەست پێ بکەم باشە بڕۆم هەر لە ئێسە دەستکەم پانکە بسێنم و پەنجەرە و دەرگاو ئەمانە بکڕم و خەریکی ئەوە بم یا بڕۆم دەستکەم بە ئەساسیات و بنتەمەڵی ئەساسی خانۆکە و شیش و چمنتۆ و پاشان پایەکانی بەرزکەمەوە و دنگەکانی بەرزکەمەوە و پاشان بلۆک بێنم و یعنی هەنگاو بە هەنگاو لەگەڵا بچم کامیان باشە؟ وەڵام مامۆستا وەچ خۆت گوتێت هەر بناخەکەی باشە تۆ ئەساسەکانی ئەوانەی لەگەڵ تۆ مناقەشەی ئەواکەن کە ڕسم حرامە و حەڵاڵە و مەشغوڵ بوون بەوانەوە ئەوانە لە منهەجی ئیسلام باش تێ نەگەیشتون لەوانەیە یعنی وەکو مامۆسایەکی ئاینی لەو بابەتە نازانن ئەوەی ئێمە ئەیزانین خەڵکی تر نایزانێت. جاری وایە کابرا نوێژ ناکات مەسەلەن بۆ نمونە ڕۆژوو ناگرێ خەڵکە ڕۆ مناقەشەی لەگەڵ ئاکاڵێن کاکە جگەرە حرامە ئێبا بە جگەرە لەکوێ نوێژ نەکردن لەکوێ ئەمە دووشتی زۆر جیاوازە. ئەوەی کە زۆر مهمە و کە عەقیدەی ئینسانی لەسەردا ئەمەزرێن نوێژە ڕۆژووە زەکاتە حەجە ئەمانە ئەساسیاتی ئیسلامن. یعنی ئەو شتانەی کە ئینسان ئەپارێزێت دەرتەکە لە ئاگری جەهەنەم ئەتێنێتە ڕیزی ئیسلام و ئەوە گرنگە. ئەوەیە مهمە کاک بەرزۆ تۆ مەشغوڵ مەبە هینەوە شتە وردەکانەوە ئەو شتە وردانە ئەگەر ئێمەش کەم و کورتێکمانیش هەبێ تەنیا ئێستا من خۆم بۆ خۆم زۆر مەسائل هەیە لە ئیسلامە کەم و کورتیم هەیەتیایە ئەمانەی کەوا لەم ڕیزدە دانیشتون هەر هەمویان هەر لە مامۆستا سەینووریەوە مامۆستا ئەحمەدەوە دایکی یوسفەوە مامۆستا سامانەوە کەسمان نییە کەم و کورتیمان نەبێ بەڵام هەر هەمومان ئەبێ نوێژ بکەین هەر هەمومان ئەبێ زەکات بدەین هەر هەمومان ئەبێ ڕۆژوو بگرین ئەمانە ئەساسیاتی ئیسلامن. بۆیە کاک برزۆگیان ئەزیزی من ڕسم دوای ئینسان کە ئینشاءالله نوێژت تاعاتت ئەمانەت گشتی مەزبوط بوو بە ئیزنی خوای پەروەردگار دوایی ئینشاءالله ئەتوانیت لە ڕسمیش بکۆڵیتەوە ئەتوانی بڕۆی دراستێکی بکەی. مامۆسایەکە مە بوتی لەگەڵ برادرێکا بووین بەڕەفیق وتی مامۆستا بۆ دەرسم بۆ دانانەی وتم خەیچێکا سەر چاو دەرست بۆ دانم وتی ترفیە نوێژم کرد و دەرسی قورئانم بۆ دانا وتی هەموو جارێ من ڕێگایە دوورم ئەبڕی
حتا ئەڕۆیش مەشارەکەیوان بۆ ئەوەی دانشم دەرسی بدەمەوە ئەڕۆیمانە ماڵیان وتی کە ئەڕۆیمانە ماڵیان من دەرس مەدایەوە دەرس قورئان مەدایەوە دوای ئەوە فێری نوێژ مەکرد فێرە وتی کە دەرسەکە تەواو نەبوو دەرس و هینەکە وتی ئەوی مامۆستا تخوا بەڵی این بووین وەکو بڵێ هیلاک بووین با دانشین تۆزێ گۆرانیش دانش گۆرانی حەسەن زیرەکی مەمە خسەبانی وتی تر ئەو کاتە مسەجل بوو وتی مسەجل خسەبانی و گۆرانی و ئەمانە وتی تر مشی چم ناوت چونکە ئەم یعنی ئەگەر من بێژم وڵا گۆرانی و مەشغوڵی گۆرانی ئەو جارەکان نوێژ ئەمانە گرنگن وتی دەی هەموو جارە من هە دەرس مەدایەوە هەموو جارێ دەی لەسەر ئەم هینە ڕۆیشت هەتا ڕۆژێکیان وتی کە چوون دەرسەکەم دایەوە وتی دوای دەرسەکە وتی مامۆسا وتی عجایب مسەجلەکەی لادا و هینەکەیدا وتی ئەو مامۆستا وتم بەڵێ وتی ئەو مامۆسا بۆچی گۆرانی حرام بوو ئەو گۆرانیانەوە من لێمەدات و دەنگت نەکرد بۆ من وتم ئەزیزم ئەگەر دەنگم بکردایە بۆ تۆ قورئانەکەتیش ناخێنە ئەو کاتە ئەی بۆیە دەنگم نەکردوتم ئەمە خۆی بەرەبەرە فێرە بێ ئەمە هیچ نییە ئەمە ئەساسیاتێکی گرنگ نییە گرنگ ئەم کەسە نوێژکە قورئان بخوێنێ خۆی بەرەبەرە ئەو شتانەی شەزانێت چی حەڵاڵە و چی حرامە ئەمە ئەساسیات نییە ئێمە ئاوا خەڵک فێرەکەین ئێمە ناڕۆین خەڵک فێرکەین وڵا کاکە سەرەتا جارەکان کابرا وڵا کاکە جگەرە مادام جگەراوە دەم تۆ چیتە جەهەنەمەوە کاکەوە ئەمە گرنگ نییە چونکە ئینسانەکان بەهۆی تەنها یەک گوناحەوە ناچنە جەهەنەمەوە ئینسانەکان ئەگەر عەقیدەیان إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك گرنگەوەی ئینسان شەریک بۆ خوا قەرار نەدا نوێژ ڕۆژوو زەکات ئەمانە ئەساسیاتی ئیسلامن ئەمانەت هەبێ لە شتەکانی ترا خوای گەورە خۆی لێبوردەیە و خوا ئینسان عەفوەکە ئەڵێ کابرایەک خەریک بۆ ئەخنکە کۆمەڵێکیش مەلا لەسەر ئاوەکە بوون ئەڵێ ئەو خنکا بوونا ئاوەکە هەر ئاوا شواربی هاتبوو ناو دەمی ئەڵێ خەریک بۆ ئەخنکای و فریام کەون ئەڵێ ئەمانشیانە ها شواربەکە لە ناو دەمیا هێشتا چ گورە بابە شواربی چی ئەو جا خنکیە دەری بێنە تو جارێکە ئەو دەری بێنە کاکە بە ئەو نەخنکی ئەو بە ئەم پیاوانە من نوێژ ناکەم ئێخۆ نوێژ ئەساس ئیسلامە کاکە کە نوێژی کردوایەوەی تر گورە ئەم شتانە هەر کام لە ئێمە گوناحمان نییە من پرسیان لە ئێوە ئەکەم کاممان گوناحمان نییە خۆزگا هەرچی گوناحی ئەم دنیا هەبێ بریتی بێ لە ڕسمەکەی کاک بەرزۆ يعني كي أوصى بياوة دسي هنرا شون لا رسمة لا مثلا لا غير نوجنا كردنا دسي هنر بول لا إسلامي شا دسي هنرا أم بياوة دس يعني بيتنا ومزجوتو هنرجاني أو نيتر زيادة خلق استفادة ليك أمام وصا شن جوان أم بياوة دس هنرجاني لرجيك خواش صرفك يعني الرسام كامل هسته كامل يعني كامل هسته إنسان الزور بهذا لا بيركرنويا على زورشته يعني من واقوماني بيك أم بياو زور دسي هنر بيه زور بيويست بيتنا ومسلمانانو بيتا مزجود بقربان يعني زور جرينج بوي ما أم بياوا بيت إيسا تشل صالي اللي يصرف كرده كهستك حرام قرياوتو إيسا شن لتمند ماوا لآياتي لآيات كان بال مزجود أبينسا شن جوانا ما وزعم بيت لبال مزجود أبينسا وقل ربي زدني علما يعني أما زور من أو كاك برزو مالي لاي من بيت ولا مزجوتكين من بيت يعني باوركين يا هاي خمس سرسرم هار سرسرم رك بقربان بما وصل لتوي اللي قسم لك قال لك اي داخل ومنام لك كلار اي اتخمس سرسرم برا عزيزك بقربان ولا سر رسامي كي زور مثلا نفر هات ناوي او انا ابو ايوه جماعاتش مع الزور مشغول كنت زور داوي لي بدون لاموت عندك والله من تخفتكم تاريخي باش لسرا بابا تورق الحمد لله نيوجكا سري همويتي والله ما مسيك بسير ترمايا ما مستا اما اوار بوين لنوتو عوتو شرينا وخوي الظالم برا گەورە كانم ئیتر پێشمەرگە بووین و هەمومان ئەوەی شڕی ناوخۆیی بۆ خۆت دەزانی دەبا ئەسلاح و شت ئی وەکو ئێستا ئیش و کار و ئەو شتانە کاسبی نەبوو هەمووی خەریکی ئەسلاحات و ئەو شتانە بوو ئیتر ئەمە ئیشی قاچاق و ئەو شتانەمان دەکردی سیلاح فرۆشتن و ئەو بابەتانە و ئەمرێکیش بۆ ئێمە دەچووبان هەرچیمان خراپەیەکمان کردبایە ئەوە نەبوو وەڵی ئیتر ڕێگریمان نەکرد و دوامینشیان فێرە مەشروب بووم لەگە براکانم ئیتر ئەوانە ئێستا هەموو بووینە سۆفی و مەلاوانە بەس من مامە تۆقڕ بەسەر هەمویان گەڕاونەوەتەوە هەموو ژن و ماڵی خۆیان هەیە من لەکەم پیرەدایکم لە شەقڵاوە ئیش و کاری من بەس ئەو ڕەسامیەیە قەسەم بەخوا درۆتان بۆ ناکەم ئەو خەڵکی ئەوەی لە لایفەکەیە بە هەموو گوێی لە دەنگ قەسەم بەخوا لەو کاتیەوە لە 15 ساڵیەوە من فێرە مەشروب بووم ئێستا محتادی مەشروب بوویمە لە هەفتەی 3 جار دەخۆم
ئیتر مامۆستا و ئەوانە زۆرینیان خوشکم درایتە کوڕی مامۆستا ئەوەی لەو ماوەی مرد ئەو فەقیەکانی هەولێری هەموو مەلایەکانی هەولێری پێگەیاندووە مامۆستا عەبدولجەبار زرایەتی ئەگەر لێ بدەیت لە تیکتۆک لە هەموو شوێنێک لێ بدەیت دێتداتێ خوشکی من کوڕ یعنی ئەو خەسووری خوشکەکەمە باشە کوڕەکانی وی هەموو مامۆستا ئاینی نەدێن بەس مامۆستا ڕێزمەیەکە قسەش نەگەڵەکە ئەوانە زۆرینەی مامۆستایەکان دێن غورفەیەکم هەیە لە ماڵەکەم کە دێنە من خەریکی ڕسم و ئەو شتانەم و یان لافیتە نووسین و ئەو بابەتانە ئیتر چۆن برێنە بە چاوەکی مولعید تەماشی من دەکەن هەلە خۆمەوە ڕقم لیان هەڵدەستێ هەلە خۆمەوە بە قورعان درۆ لەگەڵ ناکەم قەسەم بەخوا هەلە خۆمەوە ڕقم لیان هەڵدەستێ دەچم بە خێراتنیان دەکەم و ڕێزەکی تایبەتیشیان لێ دەنێم بەس یعنی بە بۆنەی دایکمە ئەگە دایکم لە ژیان نەمینێتن ئەم بەتەنیا بم بەخوا باوەڕ ناکەمەوانە بێنە سەرانی کاک بەرزۆ بەڵێ گیان تاوەکەی من ژنت نەهێنایە بە قورعان مامۆستا ژنم هێنا ئیتر بە کۆسپەچی کارە ساتێک ئەو چۆڕێی خۆی هەمشتم و ڕێی خۆ بە قورعان مامۆستا لە هیچیشم کەم نییە بەس خوانێ کردی تۆ قسمەت ئەمەش وەشی کابرای گوتی کابراشی مەشهورم وەشی گەنجەکی نیمە بچم لەولای بگەڕێن چاوم لە خەڵکی بیان لە دووشتی خراپ بم یان بچم تەماشێ نامۆسی خەڵکەم چکم بخۆم بابەتەکەم لەو بابەتانە بووە ئیتر ڕێک لە ماڵێ ئەوەندە ئەگە ئیشم هەوی بسمە دەرەوە بۆ ئیش ئەو کەسانەی هونەرمەندن ئەو کەسانەی هونەرمەندن تااقەتی بڕێشتیان نین مناڵ و مەزم نین دائیمەن ئەو کەسانەی کە زۆر هەستیارن ئەو کەسانەی کە هینە ناوەکو بڵێ ینی هونەرمەندن بە کوردی ئەوانەی کە شاعرن ئەوانەی کە وێنەکێشن ئەوانەی کە ئەمانە بەعام کەسانێکی دەستڕنگینی ڕێکوپێکی هەستناسکی ئەمانن یعنی پێویست ئەکا دائیمەن هین بن ینی ئەو بڵی بە تۆز لەگەڵیانە قسە بکەین نەک بە توندی و لیان عاجز ببی و ڕووکەیتە ئەولاوە و خۆت یعنی ئەمە ناکرێت یعنی ناکرێت ئەم جارەوەدا تۆ هەتا یعنی لە هەر حاڵەتێکە تۆ ئەوەی کە زۆر زۆر لای من گرنگە ئەوەی کە زۆر زۆر لای من گرنگە ئەوەیە کە تۆ ئەلحەمد لە ڕەمەزان هەلە پێشێ ڕەمەزان هەلە پێشێ تۆ دەست بکە بە نوێژەکانت کاک بەرزۆ ئەوەی لای من زۆر زۆر گرنگە ئیتر ئەو شتانەی تر هیچ لای من گرنگ نییە لە قسەکەم وەڵام مامۆستا منی ویستم شتێتر بۆ باسکە مۆزوعەکە بگۆڕم تۆ لەگەڵ دایکمام لەگەڵ دایک تا چۆنی جارێ با باسەوە بکەین وەڵی لەگە دایکم دەرێ بەس کوڕەکەم مەشروبەکەی تەرێکە قەسەم بەخوا ئەم گۆڵکی لە عادەیە ئەی تخوا حیف نییە بە قسەی دایکت ناکەی بە قورعان بە قسەم کردووە و زۆر کەسێکی یعنی لەلایەتر بوومەوە ئێستا لەوە هاتیمەوی و لەگەوی دەژیم خزمەتی چۆنەکەی چۆن ئەڵێم خزمەتی چۆنەکەی خزمەتی باشەکەی بە قورعان خوا لەسەر ڕائاگەی لێ بەدڵی خۆی قزمەتیەکەم دەیتۆ خوای گەورە هیدایەتەدا تاکید بە هەر لەبەر خاتر دایکت بەخوا دوعام زۆر بۆەکە بەخوا حاجیە وەڵی ماکسڵم کاک بەرزۆ ئێمە خزمێکوانە و با دوایی نەوێ هەی زۆر خرا لە تۆ زۆر خراپتر و بەس دایکی هەموو جارە دوعای خێری بۆ کرد والله خوای گەورە هیدایەتی داوە ئێستا هەموو ساڵە مامۆستا خۆتیشەی ناسی ئێستا ئەمرە ئەکا بەڵام زۆر دەستڕەنگینە ینی وەستایەکی زۆر دەستڕەنگینە بەڕاستی تۆ پێغەمبەری خوا سەڵاسەم جارێکان کە چووە مەکە مامۆستا پێش فەتحی مەکە لە سڵح حودەیبیا بە وەلیدی کوڕی وەلیدی مغیرەی وت ئەوە خالد لەکوێیە وتیان وەڵی لێرە نیە وتی بە خالد بڵێ حەیفە ئەو موسڵمان نییە ینی بەڕاستی پێ بڵێ حەیفە ئەو موسڵمان نییە ئەڵێ کاتێک کە وەلید جوابەکەی پێوتەوەتی وتی پێغەمبەری خوا وای بە من تۆتی وتی ئەیوان ڕقی لێمە وتی نە وەڵا وتی حەیفە کە ئەو موسڵمان نییە بەڕاستی کاک بڕۆ حەیفە تۆ ئەهلی دین نیت و ئەو بەهرەی کە هەتە ئەو سۆز و هەستەی کە هەتە ئەو خزمەتەی دایک دەکەی ئەمانە هەمووی بەرەو بەهەشتە بە بەس خۆت ناڕۆی والله تۆ خوای گەورە زۆر بەرەو بەهەشت بە بەس تۆ خۆ جاران تەلەفۆنە هاتیمە لایفەکەتانەوە بۆین تۆ دوو ساعتیا زوانم بکەن تۆ بەرەو بەهەشتە ڕۆی بەس بەهەست بە خۆت ناکەی بەخوا کاکە سەبەبیان نەگوت ملعید ئەو یەکەم کەسی تو دەڵی دەبەرەو بەهەشت والله بەرەو بەهەشتە ڕۆی لەبەروی هەر کەسێک خزمەتی دایکی بکە لەگەڵ دایکی بێ پێغەمبەر خوا سەڵامە فەرمیێ
هەر کەسێک خزمەتی دایکیگە قەت ژیانێکی قەت بە ناخۆشی بە خراپی نامرێ تێگەی لە من هەر کەسێک لەگەڵ دایکە باش بێ قەت نابێتە کەسێکی خراپ دڵنیا بە کاک برزۆ ڕەنگە بۆ خۆت خراپی بەڵام قەت نابێتە کەسێکی خراپ وەخوای گەورەش قەت بێ ئومێدت ناکە هەر لەبەر خاتر دایکت کاک برزۆ بەڵێ مامۆستا بەڵێ مامۆستا تارق گیان چاواکەم ئەزانی چۆن هەرگیز قەت لە من و ئەوەشی کە هاوڕێ من بێ و ئەوەی کە لە لایڤی من بێ و دۆستی من بێ قەت بە کەسێک ناڵێن ملحید ئەگەر خۆی بەخۆی ناڵێ من ملحیدم قەت بە حەیاتی ئێمە زوانی خۆمان ئەبڕین بە پیاوێکی وەکو تۆ بڵێن ملحید دوور لە تۆ تخوا مامۆستا من ملحدە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تخوا و ملحدە والله ئیمانەکە لەو ئیمانەکە من باشترە و زیاترە تۆ ئیمانداری تۆ پیاوێکی چاکی تۆ پیاوێکی ڕێکوپێکی بە ئیزنی خوددا ڕێگاکەتیش کەوتیتە سەر ڕێگا کە هاتیتەوە بە دوایە ئەگەڕێی ئەوە گەورەترین ئیشە تۆ ئەیکەی ومێ دەکەم ئینشاءالله ئەوە ڕەمەزانمان لە بەردەمایە بە ئیزنی خوای پەروەردگار لەسەر دینەکەت بەردەوام بی و مژدەمانیش بیتێ لە ڕەمەزانە بێتۆ لایڤەکە و بڵێ ئەلحەمدولیللا هەمە ڕۆژ و نوێژەکان مەکەم لەخوا بەزیاد بێ ئینشاءالله ئەگەر خوای گەورەی یارمەتیتدا بتوانی بەرە دەستیش لەو ئینەکە وەکەیتر ئەمە ئەخیرەکە کەوتت دەست لەمەی شێواشیان بەردەی ئینشاءالله خوای گەورە ڕەحمەت پێکا و دوعاکانی دایکتیش قبوڵە بێ ئینشاءالله کاک بەزان سەڵاو ڕزمان بۆ دایکتەیە دەستی دایکت باچەکەین هیوادارین بەردەوام بێ لە دوعاکردن بۆت بە ئیزنی خوای گەورە تۆ ئەبیدە ئەو کوڕەی کەوا دایکت ویستێتی بە قوربانی تۆ بووم بە قوربانی مامۆستا تارقیش بووم لە وەختم گرتن کاک بەردان بەس دڵی دایکت مەشکێنێت تخوا چۆن دڵی دایکت بشکێنی دایکت بەین و باینی نەمێنێت چۆن دڵت دڵی دایکت بشکێنی بەخوا دڵی ناشتێنی من و کچێکم هەیە کچێکی جاعێرم هەیە لایویە و ئیتر بە هەردووکمانەوە خزمەتم کردووە تا ئێستاش لێمان ڕازی الحەمدوللا تۆ لە نێوان بەهەشتایی وەڵای تۆ لە نێوان دوو نعمەتی بەهەشتایی وەڵای لە نێوان دوو نعمەتی بەهەشتایی پێغەمبەرگیان ئەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ ئەوە هینەکەی دایک مامۆستا سەید وتی یعنی ئەوە ڕێگای بەهەشت گرتەتە بەر بەهەشت بەڕاستی لە ژێر پێی دایکایە یعنی بەهەشت بەڕاستی یعنی ئەو کەسەی خزمەتی دایکی بکە ئینشاءالله بەرەو بەهەشت دەچێ ئەگەر چی حەدیثەکە ضعیفە بەس معناکەی صحیحە بەڵام لەو لاشەوە پێغەمبەرگیان ئەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ کچی هەبێ لە عینێکە یەکەم جا فەرمووی سێ کچ ئەم جا فەرمووی دوو کچ سەحابەکان ئەفەرمون ئەگەر پرسیارمان بکردا یەک کچ پێغەمبەر ئەیفەرموو یەک کچ هەر کەسێ ئەگەر کچی هەبێ و پەروەردەی بکاو بەڕێکوپێکی بینێرێتە ماڵی مێردی خۆی بە تەکید ئەی پارێزێ لە ئاگری جەهەنەم بە تەکید ئەگەر کەسەکە ئیماندار بێ جا ئینشاءالله تۆ ئاگیان وەڵی مامۆستا گیان یەک ڕاستیەکت پێ برێم بانی شارمەوە تازە زۆر قسەما پێکەوە کرد ئەو شۆ مامۆستا ئەو ماوەی زۆر شەرم لە قوم دەکەمەوە کچەکەم نیوەی قورعانی لەبەرە بەیانیان هەڵدەچێتەوە لەگە دایکم نوێژی بەیانیان ئەکەن قەسەم بەخوا یەک دوو جار ئەوا دیومە حەیب نەبێ عاشەکی جەماعات و ڕووی ئێوە هەستاوم بۆ میز تەماشای دەکەم لەگە دایکم نوێژی بەیانی و ئەوجاوە نوێژی نازەم چ نوێژشکەیە لە پاش نوێژی بەیانیان دەکرێت دەبینم لەگە دایکم ئەوەی دەکات و کچەکەم نوێژی چێشنگاڵێ وەڵای قەسەم بەخوا ئیتر شەرم لە خۆمەکەمەوە کاک برزۆ بەیزنی خوای گەورە بەیزنی خوای گەورە ئەم ڕەمەزانە ئەبێتە هۆکارێک بۆی تۆ بگەڕێتەوە بەلای خوای گەورە ئینشاءالله مامۆستا سەید بۆ دوورێ خەیتەوە بە ڕەمەزان بۆ ناڵێ ئینشاءالله هەر ئەم شەو سلام علیکم مامۆستا گیان علیکم السلام دایک یوسف زۆر مامۆستا قسەکە پێ بڕم بەڕاستی لەو دەقەی کە بە پورزاکەی خۆی وتی بۆستە من هاتوو مامۆستا نەسیحەتێکم کە من وەکو دایکێک هەستەکەم ئەو کوڕە خوای گەورە هیدایەتێکیاوە ئەم ڕەمەزانە ئەبێ بە کاملی بگەڕێتەوە یعنی لەواچێ یعنی من دڵنیام ئێستا من وەکو دایکێکی دڵگەرم کە تەمەنا ئەەکەم هەموو ڕۆڵی موسڵمانێک بگەڕێتەوە سەر ڕێگەی ڕاست هەستەکەم ئەو کوڕە لەوەچێ ئێستا دوای داخستنی ئەم لایڤە هەستێت شایەتمانێکی بە حەق بێنێ بڵێ خوای گەورە چۆن دایکم و کچەکەم ڕووی کردوتە قاپی خوا و ئاوا عیبادەتەکە نوێژی بەیانێ خۆی هەستێ لەگەڵ کچەکەی و دایکە نوێژی بەیانی کات
بەڕاستی ئەوە یەکێکە من وا هەستەکەم یەکێکە لەو کەسانەی کە خوای گەوراڵێ یەکێ هیدایەتەیەات بێتە سەر ڕێگەی ڕاست ئەوە خۆی یعنی ڕێگەکەی بۆ پاکاتەوە کابرایەکەڵت تەمەنم 40 ساڵە هیچ شتێکی نەکردووە قسەی لەگەڵ مەلایەکە نەکردووە ئیم شەو هاتووە بە هەموو شێوەیەک ئەوە گوێ لە منەگرێ مامۆستا سەینووری مامۆستا سامان تۆی بەڕێز ئەو مامۆستانەی کە پورزاکەی خۆی ئەو خزمانەی خۆی بەڕاستی ئەوە کەسێکە خوای گەورە هیدایەتیاوە و هیدایەتی شیاوە دڵنیا وەکو مامۆستا نووری وتی لە ڕەمەزانە بێتەوە بۆ لامان بەس هەستەکەم ئیمشەو ئەو کوڕە هەڵاسێت دەسەکا بە نوێشکردن و من وەکو دایکێک ئەو ئەحساسم هەیە وەکو دایکێک و تەمەناش ئەەکەم بۆ هەموو ئەو گەنجانەی لە گەنج و پیری کە لەم لایڤە هەن خوای گەورە ئاوایی هیدایەتیان بە من خۆم یەکێک بووم لە تەمەنێکە دایک یوسف تۆ دوعای بۆ بکە و تۆ دوعا بکە وەکو دایکێک لە جاتی دایکی و ئێمەش گشتمان هەرچیا لە لایڤەکە دوعا ئامینەکەین دوعا بکە خوای گەورە کاک برزۆ هیدایەتدا ئەمشەو ئینشاءالله دەست کاتە نوێژکردن مامۆستا مناستا وەکو بە هەر سەد نەفەرەکە یەک ئامینم بۆ بکەن هەر بە ناوی هەر 130 نەفەرەکەیەوە کاکە گیان من وەکو دایکێک وەکو دایکی خۆت دوعاکەم خوای گەورە لەم دقەیەوە هیدایەتێک بخاتە دڵتەوە ئەو هونەرەی کە بەدەستەوەیە ئەو هونەرەی بەدەستەوەیە بەس لە ڕێی خوا بەکاری بێنیت ئەو هونەرەوە بکەیت ئەوانەی کە هونەرمەندن وەکو تۆ وەکو ئێستای تۆ وابوون بێنە سەر ئەو ڕێگە جوانەی کە تۆ پیا ئەڕۆیت تەمەنا ئەەکەم ئەو گەنجانەی لەم ژووران لە کچ لە کوڕ لە پیاوی پیر لە ژنی بەتەمەن چونکە لە هەمووی هەمانە لە خوای گەورە ئەپاڕێمەوە خوا بیکا بە خاتری ئەم شەوە مبارەکە ئەم لایڤەکە کراوەتەوە خوای گەورە دوعای ئامینی هەر یەکێ لە ئێمە قبول کە بۆ بەرامبەرەکەمان خوای گەورە هیدایەتیان بە خوای گەورە هیدایەتی ڕۆڵەی موسڵمانان بە هەمووی بێتە سەر ڕێگەی ڕاست خوای گەورە ئەم ئیسلامە سەرکەوتووکە خوای گەورە ڕێگەی ڕاست پیشانی ڕۆڵەی موسڵمانان بات پیشانی هەموو مرۆڤێکی بات هەموو عەبدێک خوای گەورە دروستی کردووە خوای گەورە ئاوێکی بە ڕەحمەت کا بە ئاگری ئەم کوردستانە بیکوژێنێتەوە ئەم لار و لەوێری و ناپاکیە و هەمووی بسڕێتەوە بێنێتە سەر ڕێگەی ڕاست هەموو ڕوو لە مزگەوت بن هەموو ڕوو لە دین بن دینێکی خاوێن بەکار بێنن عیبادەتکەن لە دڵەوە نەک هەر لە مانگی ڕەمەزانە تەمەنا ئەەکەم چونکە من قسەم نەکرد لەبارەی ڕەمەزانە تەمەنا ئەەکەم ئەم مانگی ڕەمەزانە ببێت بە مانگێت کە جیلەکانی هەزارەها جیلی دوای ئێمە باس بکات کە لەم مانگی ڕەمەزانە گەنجەکانمان هەموو ڕوو لە مزگەوت بن هەموو خوا هیدایەتی یابن هەموو بە ڕێگەیەکی پاک و پڕ لە ئیمانەوە بچنە ماڵ و حاڵی خۆیانەوە بچن زەواجی ئیمانداری کەن کچەکانمان هەروە براکانمان هەروە بە دڵێکی پاک بە دڵێکی پڕ لە ئیمان بە یەقینەوە تەمەنا ئەەکەم تۆش کاکە برزۆ یەکێبی لەو کەسانە ئەو بەڕێزانەی کە دڵنیاتەکەم پێشی ئەڵێم براگیان من لەم دەقەیەوە 5 فەرزە ئەگەر 5 فەرزە ئەڵێن بەڵام من لە 5 فەرزە زیاتر نوێژەکەم هەموو دەقەیەک ناوە ببێنم نازانم ناوی خۆت برزۆیان بەڵێ دادەگیان ناوم برزۆیە لە خوای گەورە ئەپاڕێمەوە ئەڵێ دوعای غەریبان قبوڵە جا من زۆر بەدڵ گەرمی دوعاکەم ئەو دوعانەی کە منەیکەم بۆ هەموو ئومەتی محەممەدەیکەم خوای گەورە بێنێتە دی لە بەریتانیا دوعاکانت بگەینێتە ئابی کاتەینێ بەسەر هەموو کوردستانە بەخوا مامۆستا ئەوەنە بەدڵ لەسەر ئەو بەرماڵە دوعاکەم بۆ هەموو کەسێک بۆ دوژمنەکەی خۆشم ئەوەیشی لەخوا بەزیابێ دوژمنم نییە بەس ئەوەی کە بزانم چۆنێک بێت دوعای بۆ کەمەڵم خوای گەورە بێنیتە سەر ڕێگەی ڕاست خوای گەورە کینە و بغز لە دڵی موسڵمانانە هەڵگری هەمووی بە ئیمان دەری بڕن بە قسەی خۆش بە دڵێکی پڕ پاکانە دەستی یەکتری بگرن پشتی یەکتری بگرن خوای گەورە دەرگای بە ڕەحمەت لە هەر هەموو لایە بکاتەوە ئینشاءڵڵا تۆ شێکێکی لەوانە کاکە برزۆگیان مامۆستاگیان ئاەتێکی بۆ دابەزیە کاک برزۆ ئاگای لە خۆی نییە کاک برزۆ با ئەو ئاەتە بۆ خوێنەوە بۆ تۆ دابەزیە دەیشاءڵڵا حتى إذا بلغ 40 سنة قال ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأن أعمل صالحا ترضاه وأصلح لي في ذريتي
إني تبت إليك وإني من المسلمين أولئك الذين نتجاوز عنهم سيئاتهم أم آية بوتو دابزية أما راسها 1400 بلام أما بوتويا تو قشت 40 سال تركاتي أوية كتوبة بكيدو بقريتو بلاي خواي قورا لبر خاطر دايكتو لبر خاطر كشكت بوي خواي قورا ليت خوش بي خواي قورا فرمي أولئك الذين نتجاوز عنهم سيئاتهم أولئك الذين نتقبل عنهم أحسن ما عملوا ونتجاوز عن سيئاتهم وعد الصدق الذي كانوا في أصحاب الجنة وعد الصدق الذي كانوا يوعدون إن شاء الله أم بإذن خواي قورا أم آية شملي توقع وابزانا أم آية أم شو وتدابزية أو آية على سورة أحقافة برو إن شاء الله الليدة لسورة أحقافة لسورة الأحقافة الليدة وترجمة كيف بكردي بخيانو بزانا مريك بوتو دانا بزية حريك علي بوتو هاتي وآيات لا قرآن كمان هي ويقلم كشي لسرع وديكات كردي ده أو بيجا سورة أحقاف يخلصر سورة أحقاف اللي آياتي وابزانا سيانزيت ما مصابري هربا كشكي بوي بخيانو تبلا با هك تخواب لك كتم أو آياتين بخيانو مامۆستا یان مامۆسا بە قوربان بووم بۆ خۆت و ئەو هەموو مامۆستایە بە منەوە ماندی بوون دەوەرە فێرشایەتمانێکی ڕاستەقینەم بکە. الله أكبر. ئەوە ئاەتی 15 و 16 ئەو ئاەتەوە بۆ تۆ دابەزیە 15 و 16 شایەتمانی ڕاستەقینە کاک برزۆکیان ئازیزی من. بەڵێ بڵێ گرتووە بەدڵەوە گوێم لۆت گرتووە بەدڵ قەسەم بە ئەڵڵا بەوەی کە نەفسی منی لە دەستا سوێن بە ئەڵڵا بەدڵەوە گوێم بۆ تان گرتووە دڵیش زۆر پڕە. کاک برزۆ خوا خۆی ئاگدارە لەوانەیە بڵێم 10 ساڵی شەبێ ئەوەی ئەمشۆ من دڵم خۆش نەبووە 10 ساڵە یعنی ئیتر زۆر دڵم خۆشە وا هەستەکەم هەموو ئەم دنیاە ئێستا خوای گەورە بە هەدیە بە منی داوە کاتێ ئێمە بووینەتە سەبەبێت تۆ دڵخۆشکەین یعنی بەس بە قوربانی هەمووان وا هەستەکەم ئەم دنیاە خوا خستوێتێ ناو یەک سندوقێک هێناوێتی ئاوا کردەوەی ئەڵێمە هەدیە بێ بۆ تۆ ئەوەندە دڵم خۆشە پێخوای گەورە ئێمەی کردەتە سەبەبێک کە تۆ دڵت خۆش ببێ هە بەس دڵت خۆش ببێ ئەوە لای ئەمە زۆر مهمە. إن شاء الله پیغمبر خدا فرمود لئن يهدي الله بك رجلا خير لك من الدنيا وما فيها يا خير لك من حمر النعم. بس خواك أكبر زوا يقصد بوكم تكايكم ليتيا ألم خوشي دايك تكشكت بيبج مكة ألم خوشي دايك تكشكت بيبج مكة ما بس كسان هي ريكورتي كربيان شتاك بوي داك مانش ببينم وای سواد قرق پر لگیانا تو خوا دڵی ئەوانش خۆشکە با چکو مثلا من ئەزانم دایکت نییە وەکو وایە تازە لە دایک بووی وەکو وایە تۆ تازە خوای گەورە تۆی دایک بکەی بەخوای سەر لای ئەوەنە دڵی خۆشە بێ وای زانێت تۆ تازە لە دایک بوویتە تازە تۆی هێناوەتە ژیانەوە. بۆ خوای بەڵێ کاک برزۆ ئەمە تۆ ڕازی ئەبی من ڕیکۆردی کەم و بەیانی بیا بۆ بۆت بینێرم. بەڵێ مامۆستا دەمەوێت دایکم و کچەکەم و کەس و کاریشم هەموو ببینن و کە ئێوە بوونە جێ هیدایەتی و من قوربانتان بم. بێڵە لە دوای من بڵێ الحەمدولله بڵێ بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الحمد لله رب العالمين. والصلاة والسلام. والسلام شلون مامۆستا؟ والصلاة والسلام. والصلاة والسلام على رسول الله. ولا رسول الله. وعلى آله. إلهي. آله يعني آل پیغمبر صلى الله آله وصحبه أجمعين. خوايا شايد با أو من توبي راستقينم كرت أو من أليم وأمن أليم أشهد أن لا إله إلا الله. أشهد لا إله إلا الله. أشهد ألا أشهد أن لا إله إلا الله. وأشهد أن محمدا رسول الله.
رسول الله وعدە دەم خوددایە وعد دەدەم خوددایە دەستکەم بە نوێشکردن دەست بکەم بە نوێشکردن وە ڕۆژوگرتن ڕۆژ و گرتن وە زەکاتدان وە زەکاتدان و ئەگەر خوایش بۆم ئاسان بکە وە خودداش بۆم ئاسان بکە حەجی ماڵی خودداش ئەەکەم حەجی ماڵی خوش بکەم. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين يا ربي خواهي قبرب خاتنا وجوانكاني خوي التي قبولك خواهي پروردگار آمين آمين يا رب العالمين يا ربي خواهي بنوسي ما مصايا كان پیرۆزە براکەم پیرۆزە دڵی دایک و کچەکە خۆش بە نوێژی بانیان لەگەڵ بکە دڵ خۆش خۆش بە إن شاء الله خيري بونس يا ربي من وا هەستەکەم هەموو دنیا ئەم شەو خوای پەروەردگار بە من بەخشیەتی بە هەدیە کە کاک برزۆ الحەمدولله دڵخۆش بوو و ئینشاءالله دڵی ئەو دایک و کچە بەڕێزەیش یعنی خۆش ئەبێ و دڵی خزمەکانت و کەسەکانت و ئەو مامۆسا بەڕێزانەی کە ناویانت برد هەمویان خزمتن ئەوانە خزمی منیشن برای منیشن ئەوانیش دڵیان خۆشە بێ خوای گەورە کوردستان لە هەموو بەڵام موسیبەتێک بە دوور بگرێ گەنجەکان هیدایەت بدا ئینشاءالله ئینشاءالله من ئەگەر بڵاوم کردەوە ئاسایی بێلەلات حەزەکەم بڵاوکەوە و منیش لەمە دووە کاری پیرۆز لۆ شەقلاوی دەکەم دوو دەکەمەوە لاندێک بابەتی ئەمن زۆر چەندەها ڤیدیۆم هەیە تقریبا 100 ڤیدیۆم هەیە ڕۆژانە ئیشی بۆ هەر کەسێکی بکەم سکان و شتی خۆم هەیە کامیڕەم هەیە شتم هەیە بەس لە تیکتۆک بۆی بڵاو ناکەم سێ-چار بابەت بەس بزانن بۆی خەڵک هەتا دەگاتە 1000 فۆڵۆی بۆی بزانن ئەوە تیکتۆکی خۆمە خزمەکان ناسیارەکان مامۆستایەکانی کە لە ناو شەقلاوە ئیش دەکەم لە خزمەکانی دوور بۆی بزانن ئەوە تیکتۆکی خۆمە ئەگەنا باقی دی ئەم شتم لێوێ بڵاو نەکردو زیاتر لە فەیسبووکی خۆم بڵاو کردیتەوە بابەتەکانی ڕۆژانە بەس لەمە دوای ئیشاڵڵا لە تیکتۆک دەبینی کاری پیرۆزەکانی کە کردم ئیشاڵڵا بە زاریەکەم شت ئەوەیە وەچی خۆت گوتت ئەمن قۆم ڕاستکەم ئەوە مهمە خۆی ئەوە زۆر زۆر گرنگە ومێ دەکەم ئیشاءالله خوای گەورە مۆفەقی بکا بە قوربانی بم دەستی چاوی هەموو ئەو کەسانەی ناو لایفی ماز دەکەم خوا خێریوانیش بنووسن بۆ هەر هەموو بابەتەچی کە لە بەگوڵاچی بی بە لایکەچی بی بە هەر شتەچی تۆ خۆشەویستی ئەمەی بەس تو ئەو خوا کاک برزوو تو ئەو خوا هاوڕێتی ئەهلی مزگەوت بە تو ئەو خوا برادری مزگەوت بگرە بۆ خوای ماڵم بە مزگەوتێوێ قەسەم بە ڕەب العالەمی ماڵم بە مزگەوتێ تو خوا ئەو هاوڕانت بگرە کە ئەهلی مزگەوت بەوەی کە نەفسی منی لە دەستا خۆشترین هەدیەی ڕەمەزان بەرامبەر دەکەی مزگەوتە خۆشترین هەدیەی ڕەمەزان ئەوەیە کە کاک برزۆ هاتەوە ڕێزمان خۆشترین هەدیەی ڕەمەزان ئەوەیە کە کاک برزۆ هاتەوە ڕیزمان الحەمدولله بە قوربانتان شەوانە بێەوە خەتەکە ئینشاڵڵا با ببینین و لە فەیسبووکژە حەزەکەم بینە برادر ئینشاڵڵا لەگەڵەکە بۆی زیاتر لەگەڵ مامۆسا عەدنانوایژە هەر ئین بکەین ئینشاڵڵا عیلاقەوشت بۆ یەکتری بناسن چون بەڕاستی ئەوانی هونەرمەندێکی زۆر ینی بەناو بانگ و ئەنن ئینشاڵڵا بیانناسی زیاتر ئینگری لە ناوەندا وای گەورە بتپارێزیاوە فەیسبووکەکەم بەس ئاچی لە ناوەندا برزۆ یعنی محەممەد باوکم نای محەممەدا ڕسامەکەیە سبحان الله سبحان الله إن شاء الله إن شاء الله باكات زيادة لنا السلام عليكم كاك برزو عفوكن بقربان بخير بي سپاس مامۆستا بەس هەندێک برادری ئەوات هەیە کە هەندێک دەرچوون ئەوانەی پێکەوە با ئەو برادرانش کەم بکەوە کە ئەوەی پێکەوە دەرەچم پێکەوە مەسەر بۆ نمونە دەچم بۆ کاری مەشروب خواردن و ئەوانە با ئەو برادرانش کەم بکاتەوە بۆ ئەوەی بیر لەو شتانش نەکاتەوە ئینشاءالله ئینشاءالله ومێ دەکەم کاک برزۆ بە ئیزنی خوای پەروەردگار کاتێک هینەکەی بڵاو ئەبێتەوە ئەوانە خۆیان بۆ خۆیان دوورەکەونەوە خۆیان بۆ خۆیان ئەم پیاوە ئیتر خۆی هەر بۆ خۆی ئەم پیاوە جۆرێک ئەغڵب ئەوانەی کە هونەرمەندن جۆرێک لە گۆشەگیریان هەیە یعنی ئیتر لە ئیسەودا ئینشاءالله ئەبێتە کۆتری مزگەوتەکەی خۆیان و ئەبێتە کەسێک بەڕاستی نزیکترین کەسی ئەهلی ئیمان و ئەهلی نوێژ و جەماعەتە بێ ئینشاءالله سەربەرز بن یا ڕەبی ئینشاءالله مامۆستا ئینشاءالله ئەنگۆل بە هەمووتان دوعام بۆ بکەن ئینشاءالله بێمەوە سەڕی ڕاست و چاوی کاگاریش هیدایەتمان بە هیدایەت زۆر میمە بە کاکاری بڵێ مامۆستا تارۆ قوتێتی چاوی ماچەکەم ئەزیزی منە من هیچم نییە گردنی ئازا ئەەکەم کە ئەو
هینی کرد تەدەخولێکی کرد ئێمە لەوانەیە تەفاهم بێ تۆ زیاتر بە یەکۆ قسەمان بکردایە زیاتر لە یەک تێگەیشتین بێژە چاوی ماچەکەم و سەلامی منی پێ بگەێنە و ڕێز و احترامیان هەیە لە دڵی ئێمەیە خوای گەورە هەموو سەبارەت بە ئاریش دایک و باوچی نەماوە بە هێتیمی گەورە بووە لە لای مامەچی مامەکەشی لە شەقلاوە ئیتر ئەوە بوو سارەی وەرگڕاویش نەما ئیتر هەر بە مناڵیەوە ئیتر لەولا گەورە بوو بەس هەر لەسەر ئاین و شت زۆر هەر بەردەوام بووە ئەو یا ڕەبی خوای گەورە مۆفەقی بکا لە کەرکووک هەر لە خۆشیە ئەبێ ئینشاءالله چاوی ماچەکەین و زۆر ڕێزمانی شەیە بۆی زۆر السلام عليكم وڵا بەهێتیمی گەورە بووە گیان کاک برزوی بە هەمیش با لە کاتت نەگرم بەس پرسیارێکم هەیە مامۆستا من خۆ پێشتر ئاماژەم پێدا من نوێژ وشتم نەکردی ئەگەر نوێژ وشتم و غەڵەت بویاتە خۆم فێر دەکەم و ئەوە دەکەم یعنی خوا لێم قوبڵەکەوە نیە دوعاش نازانم بە عەرەبی خوێنم ئەگە بە کوردی دوعای ئینشاءالله هەرچەندێ بیکەی بەرە ئینشاءالله خوا گیان لێت قبوڵەکە ئەگەر هەر تەنها وتتە ئەگەر فاتحە زانی بخوێنیتەوە بەڵێ تەواو فاتحەکە بخوێنێتەوە زیکرەکانی تریش و پێی توانە ئەگەر لەگەڵ دایکتا با دایکت بیڵێت لەگەڵ یا بیڵێ یا کچەکە بیڵێ ئیتر ئەوان تەسەوور ناکەم غەڵەتت زۆر بێ بە ئیزنی خوا ئینشاءالله دوعایش يعني ئەگەر لە غەیری نوێژە بە هەر زمانێ بیکە اعتیادیە بەس لە ناو نوێژەکانی شاد پێویستە زۆر بە دوعا نیە تەنها بەس فاتحایە و تەحیاتەکەیە ئەوی شێواش التحيات جزام بس قلت يا قبولني او التحيات هذا كما تحياتك دو بخير نظام سيم غلطه بسم الله الرحمن الرحيم التحيات وبركاته والصلوات والطيبات او لك تبي خير اون دم نبرك ما مستا والسلام علينا عباد الله الصالحين اشهد لا اله الا الله واشهد ان محمد رسول الله ما مستا بما كان بخو عربي دسن پێکەنینەکەم بۆ ئەوە نییە عجایبم تێک ئەمانە ئەزانی زۆر باشە تا ئەیرە یعنی تەنها سەلام عەلەیکە ئەیوهە النەبی ئەوە بخەیتە ئەو بینەوە ئیتر ئەمە تا ئەیرە هەر زۆر عیبی نییە اینجا اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم ئیتر تا ئەوە بزانی حەساوکە بڵێم عیبی نییە یعنی زۆر باشە و ئەتوانی دوای سڵاواتەکە تۆ زیکێمێنێ ئەویش بڵێ يعني أمانة إسابيلي حاليا تنيرشت عيبينية جاريكا إن شاء الله إن شاء الله ما مسا والله هو أنا بابين هو والله كتاب مانه كتاب إما كتاب خانة مانه لمالوا يتر بيعندلهم دايك موان بينه إستشون السفر بينه اشتكانم بدني وخون فيركم إن شاء الله كتب بإذن إخوة زورة بيويست بينية بإذن خوای پەروەردگار ئیتر تو ئەتوانی لەمەوە دەستکەیتە نوێژکردن و عیبی نییە ئێستا بەس تەنها غوسلێ دەرکە و بڕیار بدە غوسلی شار ئەوەی کەیتە خۆتا خۆت بشۆری و نیەتی غوسلت هەبێ تەواو عیبی نییە ئیتر ئەتوانی دەستکەیتە نوێژکردن و هەر بەس ئای کەچم بۆ عەمام مەسەڵەن مامەسا ئەو شەو بە تەمامە خۆم بچم بۆ عەمام دوای ئەو لایفە چی بڵێم چی نەڵێم هەر ئەوەنە بڕۆ بە نیەت بەس لە ناو دڵتۆ نیەتت ئەوە بێت کە غوسل دەرەکەی تەواو بڵێ نیەتم ئەوەیە غوسل دەرەکەم خۆت بشۆرە و هەموو گیانت بشۆرە و تەواو ئەو کەرە خۆت هەموو گیان دوای عەسە دوور کات نوێژی تەوبە بکە ئەڵڵا چەند خۆشە خوای گیان بەس توخوا کاک نیەتەکەم چۆن بێ نیەتی تۆبە چۆن بێت هەر ئەوەی تۆبەت ئەلحەمدولە تەواو عیبی نییە بەس ئەم نیەتت ئەوە بێ بڵێ تەوبە بەس دوور کات بینی خۆت و خوا بەس کاک برزۆ یەک داوایەکم لێت هەیە ئەگەر ئەم شەو نوێژت کرد یەک داوایەکم لێت هەیە توخوا دوعا بۆ منێکی زەعیف بکە لەگەڵ ئەم براو خوشکانی کە لە لایڤەکە لەگەڵ تۆ تا ئێسەمانەتەوە لە خۆشی تۆوە دوعای خێران بڵێ یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە ئەو جەماعەتە لە گوناحی گشتیان خۆش بی هەر ئەوەنە گشتمان یعنی بەڵام بەتایبەت بۆ خۆم داواکەم ئەوە طبعا ێژێ ڕەبی اغفر لی وەلی والیدەیە بەتایبەت ئەگەر ئەم بەندەی زەعیفە تێ بخەی بڵێ خوایە ڕەحمی پێ بکەی بە ڕووسپێتی بگەڕێتەوە لای تۆ هەر ئەوەنە ئامین یا ڕەبی بەس ماوەسای ئەمنیش پرسیارێک لە تۆ بکە یعنی دەبی خوا قسەکانم لێوە گری پاشی ئەوەندە ساڵا من هیچ
والله خەڵکە ئەو هەموو مامۆستایە ئەو هەموو خەڵکە ئەو هەموو کەس و کارە بەم نۆمادی بووینە من حیسابم بۆ کەس نەدەکرد ئێستا دەبی دوعاخانم لێ فۆق بکە کاکە برزۆ بەڵێ داوەکەم مامۆستا کە ئەوەی پێوتی کە تۆڵی بڵێ خوای گەورە لێم خۆش بێ ئەگەر تۆ تۆبەکەت ڕاستەقینە بێ و یەقین بی لەسەری خوای گەورە هەچی گوناحێکە کردبێت کە خۆتەڵێ گوناحم زۆر کردووە هەموو گوناحەکانە بە چاکە بۆ نووسێ لەم شەوە کە تۆباکەیت ئەوە دڵنیا بەلای ئینشاءالله ئاوا هەیە بێت بەڵێ بەڵێ باشە کاکە گیان باشە دادەجیان دەی خوای گەورە خوای گەورە لێ قوبوڵکە ئینشاءالله ئینشاءالله خوا لێمان قوبوڵ دەکات ئامین ئەجمعین ئامین خوا خێری هەموو لە یاکتان بنووسی السلام عليكم ورحمة الله وبركاته. أيوة عليكم السلام، أيوة عليكم السلام ورحمة الله وبركاته. دك يا ربي حافظ ما مصايب الرئيس. دك يا ربي خواي قورة استقامت في أبدا، خواي قورة بتبارك زي خوا حافظ. آمين آمين يا ربي. خوا سلامتك يا ربي، خوا سلامتك يا أخو. أو برا أزي زمان كاك دلشاد ستار. كاك دلشاد مايكا كتكرو. السلام عليكم ماما سجن. وعليكم السلام ورحمة الله وبركاته. الصلاة وبركاته إخوة برجع بسرت أنا براكم. بسر جنابي اشتا بسر همو أمتي إسلاما بسر همو الله حيف كاكا برزوها بزانم درت شو لا بخشك حيف حزم كنت توزي رون كرنوي بمي باجو أو داديش خوالي راسي بيلك الإيويا باجو أوي تيجيان كهاتشي جناحي كردوا خوي جولا خوي وعدي وعدي خواش حقه خوي جولا وعدي أو كهاتشي جناحي كردوا هم يبو أقوى باشاكا سواز بو خواج بو مجديشي بيا بخشي يا ربي خير تابنوسي أو شتيكا كاكا برزو حزم كرد جوي لدنگ بيا دميك من أين يرم على مايكم بني نا هات مسر مايك أو بزمي كاكا برزو من خوم بسر ما هاتوه سواسي خواكم كخوا هدايتي يام يعني شون هدايتك أزانم لدليات شونه من أوم بسر هاتوه أزانم دلي برا لقريان من أو هدايتك خواي قوله هدايتي يام يعني براستي حتى حفتيش خوم بيجي ناكل كاك دلشاد السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. عليكم ليتي باشتر سواسي خواكم كجوي ليما حزم كن هني رونكرنوا هبي رونكرنوا هي سبارد كاكا برزو من خوم بسر ما هاتو حزم كن جوي لو خساري من بيت يعني براستي أويك إسا كاكا برزويتي يا براستي زور بتشيجة من أزارم أو تشيجة شون نية دلوا من تشيجي إيمانم بينيوه شخصي خوم تشيجي إيمانم بيني جا أقر بتوي إنسان بيوي خوي بناسي بيوي خوا بناسي جا خوي دوزيتوه همو كسيك أقر بيوي خوا بناسي انجا خوي دوزيتوه خوي نادوزيتوه أول جار نازانه چیەکە و چی ناکات بەڵام ئەو چێژە ئێستا من ئەزانم چۆنە لەناو دڵە من حالیەن کە قسە لەگەڵ جەنابتا داکەم یعنی دڵم پڕە ئەزانم چێژی ئیمان چۆنە چێژی ئیمانم بینیوە سپاسی خوا ئەکەم منیش ڕۆژگارێ بوو نە نوێژمە کرد نە ڕۆژوو مەگرت سپاسی خوا ئەکەم بەڕاستی خوا هیدایەتێکی یام سپاس بۆ خوا نوێژەکەم ڕۆژ و ئەگرم خێر و خێراتەکەم چاکە ئەکەم حەزم لە چاکە و پیاوەتیە لەگەڵ خەڵکا بیکەم دڵێکی پاکی پێبەخشیوم ئەوە فەزلی خوای ئازاتی من نییە مەمنونی خوام کە ئەو دڵە پاکی پێبەخشیوم سپاسی خوا ئەکەم کە هەچی گوناحەکانمە هەمووی بۆ کردوم بە چاکە تاکیدم لەوە چکە ئەوە وعدی خوایە وعدی خوش حەقە سپاسی خوا ئەکەم ڕۆژگارێ بوو بە ئاواتی ئەمرەیەکەوە بووم بە ئاواتەوە بووم ماڵی خوا ببینم زۆر پاڕامەوە زۆر لاڵامەوە بێ ئیش و بێکار بووم پارەم نەبوو دینار لە گیرفانمان نەبوو لە شەو نوێژە زۆر پاڕام و لاڵامەوتم خوایە بۆ خاتی گەورەی و عەزەمەتی خۆت من بەندەیەکی بێدەسەڵاتم هیچ توانە و دەسەڵاتێکم نییە خۆت بینەر و بیسەری پێویست ناکات ڕوونکردنەوە بەبێ خۆت ئاگاداری وەزعی منی حەزم لە ماڵەکەتە پێش مردنم بمگەێنە ماڵەکەی خۆت دعوەتم کە باوەڕم پێ بکەن جەماعەت ئەوەی کە لە لایڤەکەیە گوێی لە سەوتە قەناعەتم پێ بکەن یەک بازم بەخوا ساحەبی 5,000 تەبع بووم لە گیرفانمە یعنی ئاگام لە هیچ نەبوو ئەو شەوە کە دوعاکەم کرد سبحان الله بۆ شەوی دووهەم 4 خوشکم هاتن بۆ لام لەگەڵ براکەمە باشە دوای ناخواردن هاتن دوای نوێژی ئیشا بوو دانیشتین سەلام و عەلەیک عەلەیکم وەسەلام تۆ دەمە تەقیبان کرد و
چایەکمان خواردمانە وتیان برا شتێک هەیە حەزەکەین پێ بڵێن وتم فەرموو خێر خۆ هیچ کێشەیەکتان نەبووتیان نەوەڵا سپاس بۆ خۆی کێشەمان نییە چی و کردووە دوێنێ وتم بەخوا هیچ لە خۆ باش شک نابم هیچم نەکردووە ئافم کە مامۆستا گوێتان لێمە گوێمان لێتە باش گوێمان لێتە کاک دڵشاد وا ینی وا گوێمان لێتە ئەڵێ لەناو واقعین لەگەڵتە سەگان زۆر کاریگەرە بەڵێ مامۆستا گیان ئەمە واقعیە ئاگادار بن ئەمە شتەمە حەقایەت نییە ئەمە واقعی خۆمە شخصی خۆم ئەلەم تقریبا مانگی ئەم دەیە بوو ئەم مانگی دەیە ئەم ساڵ کە تێپاری 2024 هاتن بۆ لام تۆزێ دەمەتەقیمان کردومانە وتیان چی و کردو وتم بەخوا هیچم نەکردو هیچ ئەمڕۆ پارێکی ئەو تۆشم پێ نەبووە تا بڵێم بیکەم بەخێر بەڵام داوام لەخوا کردووە بانگێشتم کا بۆ ماڵەکەی وتیان وەڵای سپاس بۆ خوا دوعاکە و جێبەجێ بووە خوشە پشۆلەکەم وتی خەوم پێوە بینیویت شتێکە کردوتم بەخوا هیچ لە خۆما شک نامە بەس ئەشەویلا لێتان ناشارمەوە دوێنێ شەو زۆر بە کوڵ گریام زۆر پاڕامەوە داوا لەخواکەم بەس بم با بۆ ماڵەکەی خۆی هیچم لێ ناوێ داوای سەر و سامانم نەکردووە سبحان الله کاتێکم زانی براکەم دەستی کرد بە گیرفانیا وتی ئەمە $500 بەیانی بچە بۆ عەمرە ئیتر گریان گرتمی یعنی خۆشیەک هاو بەدڵما خۆشم نەمزانی وتم بەس پەلەمەکەن با من شوزدەیە دایم واخوای گەورەی یە فەوری جوابی دوعاکەیامەوە سپاس بۆ خوا لەگەڵ کۆمپانیای سەروەرانی مەدینە لەگەڵ مامۆستا پێشەوەوان خوا لێیان ڕازی بێ لەگەڵ ئێوەیە ئەوە بوو پاسپۆرتەکەم برد و لەخوا بە زیابێ ئەمرەکەم ڕێخست و سپاس بۆ خوا بەڵام ئەمرەی چی یعنی چۆن لەزەتێک ئەو لەزەتە بەس لە بەهەشتا ئەیبینمەوە لەسەر زەوی قەت لەزەتی وام نەبینی و تەمەنم 47 ساڵە قەت لەزەتی وا نەهاتووە خی گەورە بەرەکەت خاتە تەمەن تۆرە خۆ ئەجمعین یا ڕەبی بەڕاستی یعنی هەرچەندە کاتیشتان نەگرم بەڵام ئەمە واقعیە حەزەکەم ئەو پیاوە بەڕێزە گوێی لێبێت کە چێژی ئیمان چەند خۆشە یعنی وام لێ هاتەبوو لە ڕێگای مەکە و مەدینە یعنی بە ڕێگای ئەڕۆشتم ئەگریام نوێژ مەکرد ئەگریام ئەچوومە خوارەوە بۆ تەوافکردن بۆ لای کعبە ئیحرام مەبەست ئەگریام ئەچوومە هاتمە سەرەوە ئەگریام ئەچوومە فندەقەکە ئەگریام یعنی کارێکم بەسەر هاو لەناو 45 نەفەرە پاسەکەمان 45 نەفەر بوو حتا مامۆستاکە منی خسە لاوتی کاکە دڵشاد نەخۆشی دەرونی دنیا وتم مامۆستا سپاس بۆ خوا ئەوەی نەخۆشی بێ لە جسمی منانیە و لە عەقڵ منانیە کابرایەکی مەزبوطم بەڵام ئەوەی کە ئەزام ئەو پرسیارە بۆ لێمەکەی مەسەلە گریانەکەیە یعنی وای لێ هاتبوو مانشێتی بڵێن گروپەکەیان بەقوت بوو بە بۆنی منەوە تو مەسەل لە هەموو سوچێکەوە ڕسمێکی منیان گرتۆ کە گریاوم پێم نەزانیوە دایان بەزان لە ئینەکەیانە لە گروپەکەیانە ینی حتا گروپەکانی پێ بەقوت بوو ماڵاوی ئەو نە گریانی منی تیاوە بۆم جێڕابوونەوە کە من چەند ساڵە 15 ساڵە بە ئاواتی عەبرەوەم پێم ناکرا حەچەند مەکرد توانام نابوو سپاسی خواکەم کە ئەو عەملەی کرد بە نەسیبم یعنی وام لێ هاتبووتی تووشی وتی تۆ نەخۆشی دەرونیت نییە وتم نە بەخوا هیچ نەخۆشیەکەم نییە بەڵام مامۆستا ئەم چێژە لە دڵی منایە ئەزانم چی لەزەتێکە بۆیەوە خۆم پێشی ناکرێتەوە یعنی حتا لە فندەقەکە من گریانمە هاو کاگەڕێنەوە فندەق کاک دڵشاد گیان خوای گەورە هەموو مەلایکانی کۆ کردووە هەموو مەلایکان بەڵێ فەرمووی من کەسێک دروستەکەم کەسێک دانم ئەیکەمە جێنشینی خۆم تێگەی مەلایکان ویستیان شتێک بڵێن خوای گەورە فەرمووی ئینی ئەعلەم ما لا تعلەمون هەمووی خستە لایەک و ئادەمی خستە لایەک ئادەم کە ئێمە نەوەی ئادەمین یعنی خوای گەورە ئەو هەموو مەلایکەی خستە لایەک ئەبێ سوژدە بۆ ئادەم و بۆ باوکی ئێمە بەرن تۆ تەسەوور کە ئەبێ ئێمە چەندێک قەدرمان هەبێ لای خوای گەورە ئەنی ئەو قەدرەی کە ئێمە هەمان لای خوای گەورە ئەوەنە ڕێزی لێ گرتوین ئەم ڕێزە هەمووی بە بۆنەی چی وەیە بە بۆنەی ئەوە ئێمە خوای گەورە ئێمەی بۆ خۆی دروست کردووە خوای گەورە ئەفەرمێ من هەموو کەون و کائیناتم هەمووی بۆ ئێوە دروست کردووە ئێوەشم بۆ خۆم دروست کردووە تو خوایەک ئاوا ئێمەی خۆش بووە گوناح نییە ئێمە لێ دوورکەوینەوە ڕاستە زۆر ڕاستە زۆر ڕاستە تو خوای مامۆستاگیان ئەو نەگرین عفوم کە مامۆستاگیان یعنی حتا سەیرم لێ هاو لای کەعبە لە پاڵ دیواری کەعبە خەڵک سێڵفی ئەگرت و پێکەنینی هاو یعنی من سەیرم لێ هاو من خۆم پێشی ناکرای و حەچی گیانم بۆ ئەلەرزی یعنی سەیرم لێ هاو باشە من یعنی ئەم شوێنە پیرۆزە نییە لەم شوێنە پیرۆستر نییە بەس بەهەشتە لەسەر زەوی لەو شوێنە پیرۆستر نییە نەبووە
من سێرم لێ هاو خەڵک سێڵفیە گرت یعنی بە چاوی خۆم ئەم بینی نوێژێکی مەغریبمان کرد دیقەتی لەوێ سەیری کەعباکەی نابێت سەیری شوێنی شوز دەکە بکەی جەنابتان شارەزاترن نوێژی مەغریب بوو والله بە چاوی خۆم بینیم تەیرە ئەبابیلە نەک پارەسێرکە ژێر سنگی سپیە تەیرە ئەبابیلە ڕەشە هەمووان نەزانین تەیرە ئەبابیلە والله تەوافێ کرد بە دەوری کەعبەیە هەتا نوێژمان تەواو کرد سەلامان نایەوە سەیرم کرد بەرەو ئاسمان ڕۆشتن والله بە چاوی خۆم بینیم یعنی ئەوە نەبێ بە میلی کاتژمێر بسوڕێتەوە بە تەوا وەکو تەوافی ئینسان چۆن بڵێن لە ڕاستەوە دەستی پێکە ئاوا تەوافیانە کرد ئەو تەیرە ئەبابیلانە یعنی کە ئەچیتە ئەوێ من ئێستا کە لەگەڵ خەڵکا قساکەم ئەڵێم بڕۆ ئەمبرەکە بە حەچی گەنج ئەی بینم ئەملا ئەولا خزم کە سوکار ناسیا و برادر ئەڵێم حەچیەکەی بڕۆ ئەمبرەکە لەزەت لەوێ هەیە ئەو چێژە لەوێ ئەیبینی نییە لەسەر زەوی نییە مەحاڵە بێبەتلی ئینسانە ئیدلا لەوێ ئەو چێژە هەیە جا خۆزگەم بە کاکە برزوش سواسی خواکەم کە خۆی گەورە هیدایەتی و ئێوەی کرد بە سەبەب بۆی پاداشتی زۆرە سواز بۆ خوا ئەو مامۆساکان ئەوە مامۆسای بەرەزیش قسەی کرد پاداشتی زۆرە لە لای خوا لەخوا بەزیابێ هێنانتەنە سەڕێ ڕاست ئینشاءالله بە پشتیوانی ئەڵڵا بەشکم ئینشاءالله ئێستا وست لێ دەرکا و دەستنوێژ بگرێ و نای خوای لێ بێنێ ئیتر ئەوە لە دڵیان ئێستا ئەزانم حتا بەیانی خۆی پێشین ناکرێتەوە جا کولی دڵۆپە فرمێسکێکیش کە ئێڕژێ ئەوە ئەجرەکەی لای ئەڵڵایە ئەڵڵا خۆی ئەزانێت چۆن پاداشتی ئاێتەوە سپاسدانەکەم بۆ جوگرتنتان بە قوربانە بوو الله خوای گەورە عمرەی شەقاتە نصیب ئەویش ئینشاءالله و بە پشتیوانی خوا زۆر حەزەکەم ئینشاءالله جاریکە خوای گەورە داوەتم کاتەوە بە پشتیوانی خوا دوعاشم بۆ خێزانم کرد بەخوا لەخوا بەزیابێ دوعاشم بۆ خێزانم کردوتم خوایە بۆ خاتی عەزەمەت و گەورەی خۆت ماڵ و مناڵم بانگێشکە بۆ ئەم داوەتە لەم داوەتە بێ بەشیان مەکە سواسی خوا ئەەکەم دوعاکەم سەری گر ئەوە تا خێزانیشم ماڵی ئاوا بێ کوڕێکی ئاوەڵزام سواز بخوا وەزعی باشە شوور خێزانیشم لەخوا بەزیابێ ئەویش کەوتە هەدیە لەخوا بەزیابێەوە من کەوتمە هەدیەیش کەوتە هەدیە ئەڵێ عەمرەکەی عایدی منە خوای گەورە کاتە نصیب بش مسلمان ئامین یا ڕەبی ئامین یا ڕەبی ئامین وەڵاهی من بە تەمەنم نەهاتومەتە لایف ئەمە یەکەم جارمە لە تەمەنمە ئاوا شەو دانیشتم بە دیار جەنابتانەوە یعنی ئەو مەوزوعی کاکە بەرزوو تەواو تەسیری تێکردم ڕێک ئەو مەوزوعی من بوو من خۆم ئەوەم بەسەر هاتووە کە ڕۆژگارێ بووە نە نوێژم کردووە یعنی نوێژێکمە کرد بە هەفتە نوێژم ناکردەوە یعنی ڕۆژویەکم بگرتایە نیۆڕۆ ئەم شکان ئەو مەوزوعە بەسەر بنەها بۆیە دانیشتم بە دیار جەنابتانەوە جوان جۆم لێگر بە ورد و درشتی وتم زانم تا کوێڕوا مەوزوعە بۆیە داوای مایکم کرد حەزم کرد کاکە بەرزوو ئاگادار بێ کە ئەم مەوزوعە هەر ئەو نییە بە هەزار هەی وەکو ئەو هەیە بەڵام هیوادارم لە بەڕێزیان ئەو برادرانی ئەبێ بگۆڕێت ئەگەر بەدلی نەکات تۆسێ خەتەرناکە ئەمە یەک دووهەم مەسەلەی دین ئەگەر بتەوێت دین لە دڵ تا بچەسپێ هەموو شتێک چۆن بەیانی هەڵەسی بۆ ئیش ئەچی بۆ کار ئەبێ هەوڵ بی ئەنجا پارە پەیاکەی بۆ ماڵ مناڵی ئێوارەی هێنیتەوە مەسەلەی دینیش ئاوایە چۆن مۆبایلەکە و بارگاوی یەکەیتەوە ئی لە شەحن دین ئاوایە ئەگەر گوێ لە گۆرانی بگری بەخوا شەحن نابیتەوە ئەبێ گوێ لە وتار بگرێ وردە وردە بۆی شتەکان فێر بێت من ڕۆژگارێ بوو کەلیمەیە قورعانم نەئەزانی ئێستا سپاسی خواکەم کە خستوێتێ دڵمەوە سپاسی خواکەم کە خستوێتێ دڵمەوە یعنی وام لێ هاتووە سپاس بۆ خوا سوورەتی بەقەرە سوورەتی ئالی عمران سوورەتی کەهف سوورەتی واقعە ئەمانە سپاس بۆ خوا یعنی هەتاو لەبەرم کردووە یعنی خۆم سەرم بە خۆم سوورەمێنێ ئەڵم چۆن من وام لێ هاو بەڵام هەمووی یەقینە هەمووی ئەگەڕێتەوە بۆ یەقین ئەگەر یەقینی بەخوا هەبێ هەموو ژیانە بۆ ئاسانەکات زۆر ڕاستە خی گەورەت لە ڕازی بێ خی گەورە شتەکانت لێ قبوڵ بکات یا ڕب ئاوستا سڵاو ڕێزم بۆ هەیە قسەش دەکەیت ئەم برزۆمە سڵاو ڕێزم بۆ هەیە قوربانم کاکە بەرزۆ جان خی گەورە هیدایەتی ڕاستەقینە و با ئینشاءالله سواسی ئەو مامۆسایە بکەکە بوون بەخوای گەورە کردی بە سەبەب بۆت كل شيء له سبب خی گەورە خۆی فەرموویەتی هەموو شتێک سەبەبی هەیە بەڵام لە بەڕێزت خۆی جۆ لە قسەکانی من بوو چۆن وەڵی لێکم کەلیمەوە جێم ڕاگرتووە بەخوا ژیانی من ئاوا بوو عینەن جەنابر ژیانی من ئاوا بوو ئێستا کە قسە لەگەڵ بەڕێستانەکەم والله دڵم پڕە والله دڵم پڕە یعنی نوری ئیمان زۆر خۆشە بێتەوە وەڵام دڵم دەمێکە دڵم پڕە و مایکم داخستەوە بۆ خۆما گریم دوای ماچیان بۆ ناردم ئەو گریانە کولی دڵۆپە فرمێسکێکە کە ئەکەوێتە سەر زەوی خی گەورە لە ئاگری دۆزەق دوور دەکاتەوە ئەگەردار بە وعدی ئیلاهی قسەی من نییە کەلامی خوایە
با من قسێک بە تۆ بە مامۆستاش بڵێم و بە هەموو ستافی ئەو جەماعەت ئەوانە لە لایفن با بۆتان بژێرمەوە تقریبان هەفتە پێش ئێستا ئەمن لەسەر مەیدانی شەقڵاوە ڕەوزەی منداڵان ڕسم بۆ دروستەکردن پیرە پیاوێک هات 4-5 کچیش لە بن دەستی من ئیشیان دەکرد یعنی شتم دابوونێت ئەو کە خەریتەکەم کێشا بوو ئەوان سووغیان لێدا هات نزیکم بۆ گوتی ئەوەندەی خۆت بەو دیوارەوە ماندی دەکەی دە تۆزە شش فکر لە قەبرەکەت کۆوە هیچی ترینە گوت و ڕۆیش بەبێ سەلام بەبێ کەلام بەبێ خواحافیز ئەو ڕۆژی ڕێک دەستم بەسترا قسەم بۆ نەکرات بێتاقەت بووم هاتمەوە مارێ بەداکمی گۆگوتی جەخۆ کوڕەکەم قسەکەی ڕاستە تو کا فکر لە ژیانی خۆت دەکەیەوە فکر لە قەبر دەکەیەوە فکر لە خوات دەکەیەوە چێ توی دروست کردیا ئیتر ئەوە بوو وردە وردە ئەوەی لێکردم جێ لە وتار ڕابگرم و جێ لە شتان ڕابگرم و بێمە لایفی مامۆستایەکان و ئینشاڵڵا الحەمدولیلاش ئەو شۆ دەرسێکی زۆر باشمەگر لە ژیانم ئینشاڵڵا خوا هیدایەتم دەدا ئینشاءالله ئینشاءالله بە پشتیوانی الله بە پشتیوانی الله هەمووتان دوعام لێ بکەن ئینشاڵڵا خوا هیدایەتم دا بەخوا ئێستا شەو نوێژەکەم و دوعای خێرە بۆکەم ئینشاءالله خوای گەورە هیدایەتی ڕاستەقینە و با لەسەر سیراتەل مستەقیم بەردەوام بکە ئینشاءالله ئینشاءالله خوا خێری توش بنووسی یا ڕەبی قوربانە کاکە من زۆر سوپاسی هەموو لایەکتانەکەم دەستخۆشیتانیش لێ یەکەم کە عەزیەتتان خوارد ئەوە وەڕێزانیشی کە بە دیار لایڤەکەەوە تا ئێستا چاوەڕوانن جازەی خۆشەویستی هیچ قسەیەکم نەماوە سپاسی هەموو ئەو کەسانە دەکەم خوا خێری هەموو ئەو کەسانە بنووسی ئەوەی بە یەک کۆمێتیش بەشداری بۆ بە یەک لایەکیش بەشداری بووە ڕەحمەت لە داک و بابی هەمووتان یا ڕەبی قەت جەهان دەمی نەبینن دەست و چای هەموو لایەکی خۆش بوو عفوم کە مامۆستا گیان عفوم کە یەک شتم ماوە بە حەزەکەم کاکە بەرزوو مادام لە لایڤەکە گوێی لێ بێ ئەوەم بیرچوو بەجەناب ڕابگەێنم کاکە بەرزوو من وەکو عەرزم کردی ڕۆژگارێ بوو کە نوێژم ناکرد و ڕۆژوشم ناکرد بەڵام ئێستا وام لێ هاتووە قەناعەتم پێ بکە ڕەمەزانان یارمەتی مامۆستایم کە لە تەرایحە هیلاکە بێت مانوە بێ یعنی وام لێ هاتووە سوپاس بۆ خوا خۆم گریانم بە خۆمیت ئەڵێم ئەوە منم پێش نوێژی یەکەم 100 نەفەر لە دوامەوەیە مامۆستا باوەڕم پێ بکە ئێستا پێش نوێژی یەکەم بانگەیەم قورئانە خوێنم جا سەوتم خۆشە بۆ قورئان سوپاس بۆ خوا فەزلی خوایە یعنی خۆم دەنگم بەڵێ سپاس بۆ خۆست دەنگت کاریگەرە و منتیش هەژان ماڵە تاوازێ سپاسی خواکەمەوە فەزلی خوایەوە ئازادی من نییە جا تەبەقی سەوتم بەرزە بۆ بانگ یەکسەر کە ئەچمە ناو مزگەوتەکەی لای خۆمان ئەڵێن ئەوە کاکە ڕەشاد لێرێ بە ئەو بانگەکە بە سەوتم خۆشە بۆ بانگەوەمانە جا ئەڵێم توا ئەم تەبەقەیە جان لە کوێن خزمەت من لە زرگوێزم لە ماڵم لە زرگوێزە بەڵێ فرە دوور نیت لێمانەوە هەموو جارێ مەبوون بۆ نادەر لە خزمەتە با قوربان و لە خزمەتە مامۆستا گیان قوربانم جا کاکە بەرزوو بێ ئەمەل نەبێت وەکو عەرزم کردی بێ ئەمەل نەبێت من ڕۆژگارێ بوو هیچم نەئەزانی ئێستا قورئانە خوێنم لە بزگەوتە بەخوا بەدەنگەوە بەخوا بانگەیەم بەخوا پێشنوێژی ئەەکەم بەخوا نەسیحەتی خەڵکەکەم بەخوا چەنەها گرنج وەکو مامۆستا چۆن ئاوا خەڵکە خاتە سەر ڕێی ڕاست لە حانوتی مەکتەبێک لە پاڵمانای متەوەستا 6 ساڵ لەگەڵ خێزانمە ئەو حانوتەمانە بربەڕێەوە قەناعەتم پێ بکە یعنی سێ بەشی ئەو تەلەبانە مێنایە سەر ڕێ ڕاست سوپاس بۆ خوا باوەڕم پێ بکە مامۆستا لە کاتی بڵێن کە فەرسەت تەواو بوو پۆلی وا هەبوو بۆ نمونە بڵێن دوانسەکان ئاهاتنە دەرەوە هەمویان گەنج و هەرزەکار بوون ئاهاتنە دەرەوە یعنی وام لێ کردبوون ئاهاتن لە من کۆبوونەوە هیچ ئیش و کارێکم نەبوو بۆ نمونە بڵێن لە فەوشت پێشرا بوو من حازر بوو ئاهاتنە ئەو کاکە دڵشادخوا تۆزی نەسیحەتماکە بەو خوای ئەوەی کە لە دەمی تۆیە بیستین مامۆستای ئاین پێمان ناڵێ یعنی زۆر نەسیحەتی زۆر شتمەکردن ئەموو ئەمە ڕێگە ڕاستەکەی ئەمە ڕێگە چەوتەکەی ئاگادار بن ئەوەی کە تۆ پێمانەڵی قەت لە مامۆستای ئاین نەمان بیستووە جاریا بۆ دەرزی دینیان هەبوو هاتنە دەرەوە هەموو یا ئەڵڵا خێرەوە چیە وەرزشتانەیە نەوەڵە دینمان هەیە ئەمە بۆ خاتری خوا چۆن دینتانەیە چۆن یەنە دەرەوە ئەی مامۆستا دۆدی بڕۆن بۆ ساحەکە دەموو دانشن ئالیا بە عەقڵی دانشن با من تۆزێ نەسیحەتاکەم هارە بەخوا باسی دینم بۆ کردن الله لێ ڕازی بێ خوای گەورە لێتی قبوڵ بکا و ئینشاءالله کاک بەرزۆی شەر ئەبێتە ڕوکنێکی ڕئیسی لە مزگەوتەکە ئینشاءالله و ئەمە من داوای لێبردنتان لێکە من ئەمە بڵاوەکەمەوە من زۆر احتیاطیە بەلاوە طەبیعیە بەلامەوە لە لای من شۆ ئازادە مامۆستا ئەمە بخۆم پێم خۆشە